بڕوا بکەشنەکەم بڕوای نەدەکرد ئەم کە لێی خۆش دەبم بەڵام کە من لێی خۆش بووم ئەو لە خۆشیان هەر دوعای دەکرد و دەپاڕاوە لەوەی ئاسوودە بم بڕوا بکە مامۆستا لەو کاتێوە من زۆر ئاسوودە و دڵخۆشم چونکە ژیانی ئەو نهێنی ئەوم پاراست و سترم کرد تا تو پێوت نەگوت حملەکەی چەند مانگ بوو مامۆستا 3 مانگ بوو 3 مانگ ئەری چ لێ کرد مامۆستا ئەو بابی نما بوو هەستام تەلەفۆنم لۆ خەسوم کرد گوتم خەسوم بە مامی خێزانەکەشم برێ بێتن لەگە خۆت ئەو شۆ داوەتن لەکنە من بابەتەکی گرنگ هەیە دەمەوێت لۆتانی باز بکەم یاخۆ بە خێر بن مامۆستا زۆر سپاس سپارەکەتان ڕوونا کردەوە بەڕاستی بەنگۆ ڕۆناکە عزیزی سپاس گیان تۆ چۆن باشم الحەمدولillah تو الحەمدولillah باش مامە گیان ئەی تۆ چۆنی الحەمدولillah تو کوێ یاخوا باش یا ڕەبی هەر باش بی مەمنون مامۆستا داچی بێخاڵی ئەم لۆ بابەتێکی گرنگ گاسینگۆم کرد خێر ئینشاءالله ئەمێن ئیشێکم لە تورکیا دیتەوە ڕەنگە سەفەری وێندەر بکەم ئەوجا نیازە بێخاڵش لەگەڵ خۆم بەمێ وێندەرێ تورکیا بەخوای من قەت رازی نابم کچی من ببەی یەک دەقەش ببینە حەیوان یەک دقەی بەڵام تو بخۆت ئەو قرار لە ناکەوە زۆر زەحمەتە یان دەزانی داچی هەیە کە سوکاری هەیە لێرە مامۆستا ئەمنیش گاسینگۆم کردی ڕێنگۆ وەردەگرم دوایە تورکیا ئەوەتە دنیا ئەوەن دەیلی هاتێ بڕوا بکە با هەموو ڕۆژێ بە تەلەفۆن قسەی لەگەر بکە باشە عەبدوڕەزاق ئیشی ئێرە چ عیبیتی ئەدی کڕین و فرۆشتنی خان و بەرەی ناکەی ڕاستە بەڵام ئیشەکە زۆر زەعیف بووە برایەکەم کۆمپانیایەکی لە تورکیادانایە بڕوا بکە سیقەی بە کەس نییە بەس بە من نەبی دەری ئیلا دەبی بیچێ سەر ئەو شەریکەی لۆم بەڕێوە ببەی بەخوای من رازی نابم نەوەڵڵا خوا لێ ناگەڕم یەک دەقەش کچی من بڕوات یەک دقەی خوشی من ئەوە لە بۆ کاسبی دەچیتن بالفعل وەنیا بالفعل ئەخرم ناحێمە ببێ ناکە کاتەکەی چەندە 1 سال ئەگەر 1 سیاری زیاتر بوو قبول ئەو ساڵی بڕۆن وابی خوا لەوێندا قسمەتەکەیان باش دەبیتێن ڕزقەکەیان زۆرترە گیان ئەو دەرفەتیان دەینێ خۆ دەزانی ئەویش ئیشی هەیە وعد بێت من خۆم هەموو وەختە قسە و لەگەڵاکەم باشە بەچم ناتوانم ببێت و ئەدێ من چ بکەم لێرانە ساڵێک زۆر نییە دوعای خێریان لێ بکە بازنێ خوا مۆفەقیان کەوتەوە خوا ڕازی بە ڕازی بە داچی بێخاڵ ڕازی بە خێری تێدایە خێرداری ئیشەڵات لێ خێریدا ئینشەڵڵا ناچارە بێخاڵ شێو ئازرا بەڵە خواردنێکی زۆر خۆشم دروست کردە دایە گیان هەستم باچی ناکۆن دەست فەرمە یعنی بەڕاستیە تو چێ تورکیای نەخێر مامۆستا ئەم چوومە دەور و پشتی هەولێرە دانیشتم چوومە شوێنە کەس ئەمەی نەدەناسی بە خێسانیشم گۆ ئەتوو لە مارێ مێدەرێ با کەس نەتبینی بەس پێم گو جار بەجار لەگە دایک و خزمەکانت بە تەلەفۆن قسەی بکە کامیرەش مەکەوە با نەتبینن نەوەک دوایە بزانە حملت هەیە مامۆستا وای هات 9 مانگ و 9 ڕۆژمان بەڕێ کرد ئەمنیش پەیوەندیم بە مامانەکی وەکر عەرەب بوو ئەویش هەر کەس نەیدەناسی مامۆستا مامانەکە منداڵەکەی نەجاتدا و لە دایک بوو مامانم بەڕێ کرد لۆ سبەی شەوی مەغریبێ دەم چاوی خۆم دەمامکدا و مەلۆتکەکەم بردە پێش مزگەفتێ دامنا بەخۆشم هەندێک دوور کەتمەوە تۆمەشام دەکرد مامۆستا کارەسان لێرەیە مامۆستا مندارەکی دزکار ئەوە چ تاوانێکی کردیە فڕی دێ پێش مزگەفتێ بڕوا بکە مامۆستا خەڵک لێکۆ بوونەوە ئەم لەش تەمەشام دەکرد و هێواش لۆ ناو خەڵکەکەی چوم هەریەکە و قسە چی ناشرینیان دەکرد کارەسان لێرەیە مامۆستا مامۆستای مزگەفتێ شار ئەمش چاوم بە مندارەکەی کردووە گوتم مامۆستا ئاساییە ئەو منداڵەی بەمەوە بە خێوی کەم مامۆستا
مامۆستاش گوتی کوڕم ئەگە دەیبێوە خێرەی گەورەشت دەگاتێ بڕوا بکە ئێستا منداڵەکە زۆر گەورە بووە هەموو ساڵی ئەگەر یەکەم نەبی دووەم بووە عەبدوڵڕەزاق بەڕاستی ئەتوو نمونەی پیاوەکی نمونەی مرۆڤایەتی ئەوەی ئەتوو کردت هەموو کەسێک پێی ناکرێت نا بەخوای ئێستا من لە واتای خەونەکەی خۆم گەیشتم لۆ موژدەی بەهەشت بە تو درایە وەرە براکەم برا بەهەشتێکەم وەرە باشە بەڵێن بی ئەو هێنێش لە لای کەس نەدرچێنم هە لە لای خۆم بیتر